دکتۆرم کاتت باش سوپاس کە ئامادەن لەگەڵمان دەمانێت بزانین هەڵوێستی فەرمی شانشین چییە لەسەر ئەم جەنگە؟ اهلا وسهلا سلااوتان لێبێت سلااو ڕێز بۆ ئێوە زۆر سپاسان دەکەم بۆ ئەم میێوانداریە سلااو بۆ عێراق و بۆ گەلی کوردستان بۆ هەموو بینەرانی کەناڵی کوردستان 24 لەلایەن براتانەوە لە وڵاتەکەمانەوە پیرۆستان بێت دێمی کۆتایی مانجی ڕەمەزان خوای گەورە لە هەموو لایەکی قبول بکات لە ڕاستیدا ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لە چەندەی ڕابردوودا تاوەکو ئەم ساتەی ئەمڕۆمان دووپات لەو ڕاستیە دەکاتەوە ئەو دۆسیە و ئەجێندە ئایدۆلۆژیانەی دەکاتەوە کە پرسەکان دەوروژۆنێت پرسەکان بە سیاسی دەکات تەنگژەکان دەجوڵێنێت بە گوێرەی بەرژەوندەکان و بە گوێرەی دیدگا ئایدۆلۆژیەکەی خۆی لە ناوچەکەماندا ئێمە یەکەم دۆزەی ئایدۆلۆژی ئیسرائیلەمان هەیە کە پەیوەستە بە تێگەیشتنی ئیسرائیلی گەورە ئەمە فەلسفەیەکی تەوراتیە کە هەژمونی کۆنتترۆڵی ئەم ناوچێ بکات لە نیلەوە بۆ فڕات ئەمە مەترسیە ئەم ئایدۆلۆژیە و تێگەیشتنە زۆر مەترسیە ئاجێندایەکی پاوەنخوازی و فراوانخوازیە کە ئیسرائیل پیادەی دەکات و لەم ناوچەیە کە تووشی کێشە کردووە ئەم تەنگژەیە لە ململانەی ئیسرائیل و فەڵەستین گوازراوەتەوە بۆ کۆمەڵێک کە هاوپەیمانی جەمسەربەندی دیکە لە ناوچەکەمان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم لە هەمان کاتا دۆسەی ئێرانمان هەیە کە دۆسەی ئێران ئایدۆلۆژیە کە لەسەر بنەمای بەڵێ دکتۆر باسی کۆنتترۆلکردنی وڵاتی ئیسرائیلی کرد لە ناوچەکە بەڵام خۆبیرمان نەچێ ئەوە ئێرانیشە کە لە تارانەوە کۆنتترۆلی کردووە تا ئێمە چ جیاوازیەکە بینیت؟ ئەوەی کە مەبەستم ئەو بیڵێم باسی لە دۆسەی ئایدۆلۆژی ئیسرائیلم کرد کە گورس دەوەشێنێت لە ناوچەکەدا ئیسرائیلی گەورە لەو ململانی جیۆسیاسی هەیە دۆسەی ئێران کە بە هەمان شێوە لەسەر بنەمایەکی عقائیدی توندڕە و دامەزراوە کە پەیوەستە بە ئیمام مەهدیەوە ئەمە بە ژێرەی معتەقەدی و باوەڕی خۆیان برایانی شیعە بۆ ئەوەی کەوا ناوچێک لە جاتی ئەوەی کە ناوچێک هەمووان تێیدا بژین لێرەدا چی ڕوودەدا کە سیاسەتی ئێران لەسەر دراوسەکانی و لەگەڵ ناوچەکانی وەکو بژاردەیەکی دراوسێتی نەبووە وەکو پرۆژێکی ئایدۆلۆژی بووە لە هەمان کاتە دۆسەی مەترسیداتر ئەوەیە کە کۆنتترۆلی جیۆسیاسەکەی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەویش واتە زایۆنی سەهیۆنیە کە ڕەوتێکی سیاسی ئینجیلیە کە بە ژێرەی ئینجیل کاتەکا کە پێوە بیرۆکەی ئیسرائیل زۆر پێویستە بۆ جێبەجێکردنی ئامانجە ئاینەکانیان دکتۆر تۆ باسی مەترسیم بۆکەی هەموو ئەم پرۆژانە هەم ئەو ئەجێندا سیانە چی دروست دەکات ئەوەی دروست دەکات کە ئەمڕۆ دەیبینین تەنگژەی جیاواز ئەم جەنگانە دروست دەکاتە ڕەهەندە جیۆسیاسیەکان ڕەهەندە عقائیدیەکان ڕەهەندە ئایدۆلۆژیەکان هەموو لایەنێک لەم سێلایەنە ئەجێندای بەڕێزەر عولەیان تۆ باسی مەترسیم بۆکەی لە ناوچەکەیە ئەو مافی خۆیەتی جەنگ ڕێگا ڕاستەکەێت تۆ پرسیاری ئەوت کردە بەڕێز بەورە دەت بڕەمجارێکی دیکە هەڵوێستی سعودیە و کەندا و هەڵوێستی سعودیا و کەندا و لە جەنگەکە خۆی لەوەدا دەبینێتەوە با ئەو چەمکە بەکاربێنی بەڕاستی بێلایەنێکی چالاکە بێلایەنی چالاک پێویستە ناوچەکە لە مەترسی زیاتر بە دوور بخەینەوە پێکدادانی ڕاستە و خۆ لەگەڵ ئێران کە دەبینین دەستێژی زیاتر دووبارە دەبێتەوە لەلایەن ئێرانەوە لەسەر ئەوەی کە ئێمە ئاسایشی خۆمان دەپارێزین ناوچەی خۆمان دەپارێزین ئەمڕۆ ریاض پایتەختەکانی خەلیجکەندا و یەکگرتوون هەمویان داوای ئەوە دەکەن کەوە ئەم دەستدرێژیە وەڵام بدرێتەوە دووپات لەوە دەکەنەوە کە ناوچەی ئێمە هیچ ڕووبەرێکی و بۆ تەسفی حساباتی هەرێمایەتی تێدا نیە لە هەمان کاتدا هەڵوێستی کەندا و لەگەڵ برایانمان لە عێراقە کە ئێمە یەکگرتووین لەم خاڵانەی خوارەوە یەکەم یەکگرتووی ڕێزەکان کە سعودیا داوای کردووە بۆ ئەوەی کەوە یەکگرتووی وتاری ڕاگەیاندن ئەوانەی کە ئێمە بە ئامانج دەکەن دووەم شێتە هەڵوێستێک لەسەر بێلایەنی بێتە
هەڵوێستێک بێتێ کەەوە ئێمە خۆمان آخر دکتۆر عەبدوڕەحمان لە جەنگا بێلایانی هەیە ئەگەر بەڵێ چ جۆرە بێلایانیەک؟ سیدکە بەڕێز هەڵوێستی سعودیە و کەندا و بەگشتی لەم کات و ساتەدا لەسەر ئەمانە بنیا دەنرێت لە پایتەختەکانی کەندا و بە چەند چێک واتە هێزێکی نەرم بێت لە نێوان بەرگری لە ئاسایشی نیشتیمانی و لە حکمت و دانایی بۆ خۆ بەدورگرتن لە جەنگێکی وێران کرد. ئێمە لە کەندا و بە ڕەهەندێکی استراتێژی مامەڵەکەین ئەمریکا جەنگەکە دەوەستێنێت. ئەمڕۆیان بەیانی ئەمریکا جەنگەکە دەوەستێنێت پایتەختەکانی کەندا و لەگەڵ ئەو دەنگانە دەڕوات کە داوا دەکەن بچینە ناو جەنگەکەم خۆینەوەیان بۆ دەکات. ململانەکە بۆچی دەگوازرێتەوە؟ دوای دەرچوونی ئەمریکا لە ململانەی وڵاتانی ناوچەکە ئەو کاتە ئەو وڵاتەی کە ئەم جەنگەی هەڵگیرساندووە کە کردن و فرۆشتن بە چەکەوت دەکات بەڕاستی درامەتێکی زۆری ئابووری لەدەست دەدات لە جەنگێکی هەڕەمە چین. بەڕاستی هیچ ئامانگێکی نییە، هیچ ئامانجێکی نییە. دکتۆر باسی ڕاگرتنی جەنگەکەکەی ئەمە بۆ من گرنگە. سعودیە وڵاتانی کەندا و هیچ هاوپەیمانێتێکتان پێهێناوە بۆی یان خود قسەتان لەگەڵ ئەمریکا کردووە بۆ ڕاگرتنی ئەم جەنگە؟ ئەگەر دووبارێکیەوە بە کورتی ببوورە؟ دکتۆر هیچ قسێک لەگەڵ ئەمریکا کراوە سعودیە وڵاتانی کەندا و بۆ ڕاگرتنی ئەم جەنگە؟ بەڕاستیدا بەڕێز سیدکە ئێمە پێویستە لەسەرمان کە بابەتێکی گرنگ لەم چوارچێوە دەستنیشان بکەین. وێڕای ئاڵنگاریەکان وەکو باست کرد عەرەبستانی سعودیا وڵاتانی کەندا و دەیانەوێت پارێزگاری لە سیاسەتی هاوسەنگی بکەن لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لەلایەک کە پەیوەستە بە پەیوەندیە استراتیژیەکانی درێژخایەن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەلایەکی دیکەوە ئێمە هەوڵ دەدەین لە چەند ساڵی ڕابردوودا ویسمان گرژەکان کەم بکەینەوە لەگەڵ کۆماری ئیسلامی لەگەڵی کەناڵە دیپلۆماسیەکانەوە. ئەمەش ڕەنگدانەوەی ئەو سیاسەتەیەکە سعودیا پیادەی دکاکەوە ئێمە نەچینە نێو شەڕێکی هەرێمەتیەوە کە ببێتە هۆی فراوانتربوونی پانتایی جەنگەکە و ئاڵۆستوربوونی دۆخەکە. بەڕاستی وڵاتانی کەندا و هەمیشە لە هەمان کاتدا هەوڵی ئەوە دەدەنکەوە بەرگری خۆیان بەهێزکەن لە ڕووی ئاسایشەوە بۆ پاراستنی دامەزراوە زیندوەکانمان و پاراستنی سەقامگیریمان بە تایبەت هەروەکو باست کرد بەڕێزان هەرەشەکان زیاتر و زیاتر دەبن کەوا ژێرخانی کردوتە ئامانج و کەناڵە ئاویەکانی کردوتە ئامانج. ئەمڕۆ سەرکردایەتی سعودیا سپاس بۆ خوا باش بۆ دەزانێت کە پێویستە سەقامگیری ناوخۆی بپارێزین، ئابووری بپارێزین، کامەکاری لە پێشینەیە لەم دۆخە کات و ساتە ئاڵۆزەدا. لەسەری پێویستە بەرازکە کەوا ئەو دیدگای سعودیا بۆ کۆتاییهێنان بە ململانێکەیە ئەم کۆتایی بێت لەگەڵ سعودیا وڵاتانی کەندا و ڕووی ڕەخنە و گلەییان لە کاملاکەن لە ئێرانی دۆست و هاوپەیمان کە هێرشی کردوتە سەر ناوچەکانیان و با بۆمب و درۆن یاخود لە ئەمریکا کە جەنگەکەی هەڵگرساندووە. ئێوە گلەی و ڕەخنەتان لە کێیە؟ سیرکە بەڕێز لە کاتی جەنگەکاندا دانایی دەبێ هەبێت، پێش فشار دەبێت دانایی هەبێت، پێشەوەی پەنجەق سەر پەلەپیتکەی تفەنگەکانەوە دەبێت دانایی هەبێت. ئێمە لە سعودیا بەم شێوەیە مامەڵە دەکەین دانایی لە وڵاتانی کەندا و بۆ کەتاهێنان بە ململانێت چونکە ئێران وڵاتێکی مسلمانە دراوسەیە، ئێرانەکان مسلمانن. ململانێ و جەنگی ئێستا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و جەنگەکەی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل لەلایەکی دیکەوە ئەمڕۆ ئەوە دەبینین کەەوە دەستپێش خێریش زۆر گشتگیر کراون. لە هەمان کاتدا بەڕاستی کۆششێکی زۆر هەیە کەوا بۆ کەمکردنەوەی گرژیەکان و بەڕاستی گرژیەکان وەستن. ئەمڕۆ ڕاض لەگەڵ وڵاتانی کەندا و دەیەوێت کەوا سەقامگیریی هەرێمایەتی بەدی بێت لە ڕێگەی کەناڵە دیپلۆماسیەکانەوە. ئەمڕۆ لە هەمان کاتدا گفتوگۆی
نهێنی هەیە گفتوگۆی نهێنی هەیە کە پابەندی لە سعودیا بۆ بەرگریکردن لە خاکەکەی دژی هەرشێک هەر لایەنەکەوە بێت و ڕەتیشی دەکاتەوە کە ناوچەکە گفتوگۆی نهێنی دەتوانێت چی بکات دکتۆر گفتوگۆی نهێنی دەتوانێت چی بکات دەتوانێت و جەنگە ڕابگرێت دەتوانێت کۆتایی بەو گرژی و ئاڵۆز زێبێنێ دواتر گفتوگۆی نهێنی لە نێوان کێدا هەیە بەڵێ بەڕێز سیر کە دیبلۆماسیەت لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن نییە لایەنی نهێنی تێدا هەیە عەرەبستانی سعودیا وڵاتانی کەندەوە بەگشتی بەڕاستی نوێنەرایەتی ئەم دیبلۆماسیە دەکەن بۆ کەمکردنەوەی گرچەکان لە ڕێگەی چڕکردنەوەی کۆشەکان بە شێوەیەکی نافەرمی لەگەڵ ئێران بۆ ئەوەی گرژەکان کەم بکرێنەوە لە هەمان کاتدا لە ڕێگەی چارەسەری ئاشتیانە بۆ گرتنەبەری هەڵوێستێکی ئاشتیانە و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیەکانەوە بێتە لە هەمان کاتدا لە ڕێگەی بەرپەرزدانەوە سەیرکە گوتارەکانی سەرکردەکانی سعودی وڵاتانی کەندا و دووپات لەوە دەکەنەوە دووپات لەسەوە دەکەنەوە کە بەرگری لە خاکەکەمان دەکەین و بەرپەرچی هەڕەشەکان دەدەینەوە لە هەمان کاتدا داواش لە ئێران دەکەین دکتۆر عەبدوڕەحمان دووپات لەوە دەکەینەوە کە نابێت خاچی وڵاتانی کەندا و بۆ هیچە هەڕەشەیەکی باشە بەکار بهێنێت چووکامە سیاسەتی هاوسەنجی ئێمان هەمانە ئێمە بەڵام بۆ تاوکاری قسەکەت ئێران دەڵێ من بۆیە وەڵامم هەیە بۆ وڵاتانی کەندا و سعودیا لەبەرەوەی خاکی وڵاتان بەکار هاتووە بۆ هێرشکردنە سەر وڵاتەکەم بۆیە من ئەمە وەڵامدانەوەیە هەمە و هێرشەکانیشم بۆ سەر بنکەکان و کنسوڵخانەکانی ئەمریکایە لە ناوچەکە ئەمە بۆ تاوکاری قسەکەت بەڵام تۆ باسی گفتوگوی نهێنیت کرد کە هیچ سەر شاشە و تەلەڤیزۆن نییە تەواوە بەڵام منیش دەمەوێت بزانم وەکو ئیتیکی ڕۆژنامەنووسی و ئیشەکەم ئەم جەنگە چۆن دەوەستێنرێت و سعودیە چ ڕۆڵێکیە بێ بۆچی ئەو پرسیاراکەم چونکە لینزی گراهام سیناتۆری کۆماریەکان گلەی لە سعودیاکە ئەڵێ لە کاتێکدا ڕێککەوتنی بەرگری هەیە لە نێوان ئەمریکا و سعودیا ئەگەر سعودی ئێستانەیەتە ناو جەنگەکە بەرگرینەکان وڵاتانی کەندا و بەرگرینەکەن کە بەرگریەکی هاوبەشە استراتیژێتێکی هاوبەشە ئەیکەی ئەیکەن سیرکە بەڕێز وەکو باسم کرد ئەگەر هاتوو ئێران دەستێژی بۆ سەر وڵاتانی دراوسێ بکات لە ڕێگەی هەڵسەنگاندنەوە ئەمە شتێکی دیکەیە بۆ ئێرانیەکان خۆیان بەڵام لە ڕاستیدا ڕاستەکە ئەوەیە کە ئێمە لە عەرەبستانی سعودیا زەمانەتمان داوە بۆ ئەم هەڵوێستە لە هەمان کاتە سعودیا پێی وایە کە ئێران وڵاتێکی ئیسلامیە وڵاتێکە ڕوبەڕووی هێرش بۆتەوە لەلایەن ئیسرائیلەوە ئێمە هاوسۆزین وەکو عەرەب و مسلمان لەگەڵ گەلی ئێران کە ڕوبەڕووی هێرش بۆتەوە لەلایەن ئیسرائیلەوە و ڕەتی دەکەینەوە کەوە سەروەری ئێران بە ئامانج بکرێت بەنهێنی و بە ئاشکرا لە هەمان کاتدا سعودیا پێی وایە کە ئەوەی کە ئەمڕۆ ڕوودەداتە کشپێهێنانی دانوستانەکانە لە نێوان تاران و واشنگتن کە هەمیشە سعودیا و کەندا و هانی دانوستانیان داوە هانی دەستپێشخەرەکانیان داوە کە دانوستان هەبێت سعودیا لە ڕێکەوتنامەی پەکینەوە هەمیشە پەیوەندەکانی لەگەڵ تاران پەرە پێداوە زۆرێک لە لیژنەمان دروست کردووە لەسەر تەواوی دۆسیەکان دکتۆر بۆ ئەوەی کەڕێکی ڕاستە دکتۆر ڕێک قسەکە لەسەر ئەوەیە لە کاتێکدا سعودیەکێک بوو لە وڵاتانەی نێوەندگیری کردووە بۆ دەبێت ئێستا هێرش بکرێتە سەری ئەمە ئەو پرسیارە دەبێت ئێرانەکان وەڵامی بدەنەوە بەڕاستی ڕەنگە خەلەلێکی زۆر گەورە هەبێتە لەسەر ئاستی سەرکردایەتی ئێران کە بۆچی هێرش دەکەن داوای لێبوردن هەبێت لە هەرەمی دەسەڵاتی ئێرانەوە سەرۆکی کۆماری ئێران لە هەمان کاتدا لە هەمان کاتدا ئەوەی کە پاسداران کردوێتی سعودیی بە ئامانج کردووە ئەمەش شتێکی جیاوازترە وەکو پێم گوتی ئێمە هەمیشە پێش ئەم جەنگە لە چەند تەنگژێکی جیاوازتر دە سعودی هەمیشە جەختی لەوەی کردووە نزیک بوونەوە لەلایەن وڵاتانی ئیسلامیدا لە ژێر چەتری هاریکاری ئیسلامی ئامانجەکان بەدیدێنێت هاریکاری نێودەوڵەتی بەدیدێنێت هەر وەکو چۆن نیازەکان لە نێوان وڵاتانی ئیسلامی پاک بن باشە ئێران دکتۆر دوا پرسیار بۆ بەڕێزت ئەگەر باسێکی ئەوەشم بۆ بکەی لە ڕووی ئابوووریەوە بە تایبەت لە ڕووی کەرتی وزەوە و هەناردەکردن و بەرەمهێنانی نەوت چ زەرەر و زیانێکتان بەرکەوتووە؟
طيب خليني أكون صريح معك. ئەگەر ڕاشکەوم لەگەڵت تۆ باس لە سعودیە و کەندا و دەکەیت ئەزیانەکان چین بەڵام هذه نكتة. ئەمە نوکتەیە کە بەڕاستی کە باسی دەکەم خەمگینیشە لە هەمان کاتدا عێراق تاکە وڵاتە لە ناوچەکەدا کە ڕوبەڕووی لە دوو لایەنەوە ڕوبەڕی بۆ دومان بۆتەوە لەلایەن ئێران لەلایەکەوە ئیسرائیل و ئەمریکا لە لایەکی دیکەوە بەڕاستی هەردوو لایەنی جەنگەکە هەردوو سێ لایەنەکان بەڵام ئامانجەکان عێراق بۆردومان دەکەن ئێران عێراق بۆردومان دەکات ئیسرائیل باکوور باشووری عێراق بۆردومان دەکات بەڕاستی عێراق تەنها خوات هەیە سیرکە عێراقیەکان کاتێک بن بەڕاستی بەرهەمی نەوتی عێراقی کەم بۆتەوە بە نزیکەی بە 16 کەم بۆتەوە بەرهەمێنانی نەوتی عێراقی بەهۆی جەنگەوە بەهۆی کەشتەکان نەوت ناگوازنەوە لە کەنداوی عەرەبیەوە بەرهەمێنانیش کەمی کردووە بە ڕێژەیەکی زۆر کەمتر عێراق تاکە وڵاتی کەنداو بوو کە بەڕاستی بەرهەمەکەی کەم بۆتەوە بەهۆی ئەم جەنگەوە برایمان لە عێراق بینیمان کە کۆمپانیای تۆتالی فەڕەنسی کۆمپانیا زەبەلاحە کۆمپانیای ئیتاڵی کارمەندەکانیان گواستۆتەوە ئەمانە کاریگەری لەسەر بودجەی دەوڵەتی عێراق دەبێت و ڕاستەوخۆی کاریگەری ڕاستەخۆی لەسەر عێراق دەبێت بۆ کەنداو بە هەمان شێوە زیانێکی زۆر بە وڵاتانی کەنداو کەوتووە لە هەنگامان کاتدا نیگەرانەکان زیاتر بوون بۆ نرخی نەوتی نرخی وزە لە هەمان کاتدا ژمارەی کەشتەکان کەمتر بۆتەوە بەڕێگەی گەروی هەرمز بەڕێژەی 170 بۆ 180 ئەم هەفتەیە بینیمان لە نەخشەکاندا بینیمان ژمارەی کەشتیەکان لە کەنداوی عەرەبی و کەنداوی عومان زۆر کەم بۆتەوە پاڵاگوەکان دامەزراوەکانی گاز لەم ناوچەن بە ئامانج کران و ژمارەیان کەم بۆتەوە ئەمە بەڕاستی ئاستی بەرهەمێنانی بە شێوەیەکی گشتی زۆر کەم بووتەوە لە ئەنجامی کەمی گواستنەوەی نەوت لە ڕێگەی کەشتەکانەوە ئەمە بەڕاستی لە قەتەر بە هەمان شێوە لە بەحرین لە کوێت پاڵاوگەکانیان بەرهەمیان زۆر کەم بۆتەوە زیانەکان تەنها لەسەر وڵاتانی عەرەبی نییە تەنانەت ئیسرائیل زیانی کردووە ئیسرائیل وەزارەتی دارایی ئیسرائیل بەڕاستی لە یەک هەفتەدا بە 3 میلیارد دلار زیانی کردووە دکتۆر عەبدوڕەحمان بە شێوەیەکی گشتی کەرتی وزە لە جیهاندا زەرەر و زیانی پێگەیشتووە لە بەرەوەی بابەتەکە و پرسەکە گەروی هورموزە بەڵام من بەلامەوە گرنگ بوو باسی وڵاتانی کەندا و سعودیان بۆ بکەی زۆر سوپاس دەکەم دکتۆر عەبدوڕەحمان کە بەشدار بووی لەم گفتوگۆیە لەگەڵمان سوپاس بۆ ئەو کاتەی بەخشیت دەستخۆش. دکتۆر بەر لەوەی بێمە لای بەڕێزت کەمێک پێش ئێستا درۆنێک لە بنکەی سەربازی بەلەد لە پارێزگای سەلاحەدین کەوتۆتە خوارەوە هاوکارم سۆران کامەران ڕاستەوخۆ لەگەڵمە سۆران زانیاریەکان لای تۆ چییە لەسەر کەوتنە خوارەوەی ئەو درۆنە بیدەرە ئێمە و بینەرەکانمان.